باشە تۆ ئەوەنە ساڵە خەریکی ئەوەنە ساڵە ژیانت بەڕێ کرد بەس پێم بڵێ تۆ چی فێر بووی؟ کوڕی من زۆر شت فێر بووم لە خەیار و تەماتەوە. چی؟ لە خەیار و تەماتەوە شت زۆر فێر بوو. ئیمام خەیارگیان خەیار و تەماتە بۆ خواردنەوە توڵی چی؟ کوورە کوڕەکەم تۆ تێناگەی من خۆم ئەزانم لە دەردی خۆم من 35 دانە ساڵ بەقاڵ بوو لە تەڕەومیە و خەیار و تەماتە و ترۆزی ئەوانەوە شت زۆر فێر بووم زۆر. جوانە وەکو چی؟ کوڕم وەکو سەرۆت و سامان عینەن شووتی وایە هەتا لێ بخۆیت زیاتر بەرسی دەبێت. ئێمام خادر چیتر؟ کوڕی من ڕابردوو وەکو پیاز وایە هەتا بیزنی وردی کەیت زیاتر بۆ یەگریت. ئەی ئافرین وەڵڵا حیکمەتە قسەکانە. ئێمام خادر چیتر؟ چیتر ئێستا بۆ نمونە ژیان عینەن ترۆزی وایە ئەم سەر و ئەو سەری تاڵە. ئەی ئافرین مام خادر چیتر؟ چیتر حەقیقەت وەکو پرتەقاڵ وایە توێکڵەکەی تاڵە و ناوەکەی تامێکی تری هەیە. ئەی ڕەحمەت لە دایک و باوکت بەڕاستی قسەکانت هەمووی لە جێ خۆیەتی. دوای ئەوە زەردەخەنە هەر وەکو تەماتە وایە لەگەڵ هەموو خواردنێکا خوێ. ئەی ئافرین وەڵڵی زۆر بە جوانی لە شتەکان تێگەشتووی. ئینسان عینەن بۆڵەترێ وایە بە یەکەوە جوان. ئەی ڕەحمەت لەو دایک و باوکت ئەی ئافەری مام خار بەڕاستی لە دنیا تێگەشتووی لە هەموو شتێک تێگەشتووی. کورە تۆ چیت هەی غەزەب کورە قسەکانت هەمووی حکمەتە جیلی ئەمڕۆ هەمووی تێکچووە کۆمەلگە هەمووی تێکچووە پێویستمان بە مامۆستا و زانا و حەکیمێکی وەکو تۆیە هەتاکو لەو قەیرانەمان ڕزگار بکە. کورە تۆ چیت بێنە چی بێنە ماچ نەکەی بۆ ترسی خۆ کڕۆنە نەماوە آخر ئۆمیکرۆن هاتووە. چی میکرۆن؟ ئەزاین چۆن جەنابیشت عینەن ڕێواز وایت 9 مانگ جارێ سەر دەرەکەیت 9 دانە مانگە مەعاش ناومەتی دە تۆ وەرە دەرەوە.